زنجیرە راپۆرتەکانی پەیام لەسەر کەمی و سست بەڕێوەچوونی پرۆژەکان لە سنووری پارێزگای سلێمانی بەردەوامی هەیە و ئەم جارە باسکردنە لە ڕێگای مەرگ واتە ڕێگای زەڕایان دەربەندی خان. درێژی ڕێگای زەڕایان بۆ دەربەندی خان 25 کیلۆمەترە و لەم راپۆرتەدا چیرۆکی 1001 شەوەی ئەم ڕێگاتان بۆ باس دەکەین. دیقەت بدەن ئەمە ناوەندی کۆمپانیایەکی ئێرانیە بڕیار بوو لە کۆی 25 کیلۆمەترەکە 14 کیلۆمەتری ڕێگاکە بە دووسایت بکات و شەقامە کۆنەکەش نۆژەم بکاتەوە. بەڵام ماوەی 3 ساڵە ئەم کۆمپانیایە کوردستانیان بەرە وڵاتی خۆیان بەجێهێشتووە و بەشێکی زۆری ئامێرەکانیشیان ژەنگی هەڵهێناوە و بچووکترین جموجوڵ لە کۆمپانیاکە نابینیت. تەنیا ئەگە سەیری ئەم تەنکەرە بکەین کە بەم شێوەیە ژەنگی هەڵهێناوە ئەو ڕاستیەمان بۆ دووپات دەکاتەوە کە ماوەیەکی زۆرە ئەم ئامێرانەی سەر ڕێگای وارماوە دەربەندی خان کاریان نەکردووە کە بەپێی زانیاریەکانی پەیام 3 ساڵە کۆمپانیای جێبەجێکار کە کۆمپانیایەکی ئێرانیە هەرێمی کوردستانی بەرە و وڵاتی خۆی جێهێشتووە ئەویش لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا شایستە داراییەکانی بۆ تەرخان نەکراوە. بەپێی زانیاریەکانی پەیام پرۆژەی دەربەندی خان بۆ وارماوە یاخود وارماوە بۆ دەربەندی خان کە بڕیارە بە دووسایت بکرێت قۆناغی یەکەمی لای ئەم کۆمپانیا ئێرانەیە لە کۆی 14 کیلۆمەتر تەنیا 10 کیلۆمەتری دروست کردووە و تەواو کردووە. لە هەمان کاتیشدا بڕیار بوو کە شەقامە کۆنەکە نۆژەن بکاتەوە بەڵام نە ئەو 4 کیلۆمەتری تەواو کردووە کە ئەبوو تەواوی بکە نە شەقامە کۆنەکەشی نۆژەن کردوێتەوە. کۆمپانیاکەش دەڵێ هەتا ئەو کاتەی پارەم بۆ خەرج نەکەن و هاوکاری نەکرێ ئەوە ئەم ئامێرانە کە ژەنگیشان کردووە سولفی لێ نادات و نایخاتەوە ئیش. قۆناغی دووەمی ڕێگاکەش لە چنارەوە دەست پێ دەکات بۆ تونێلی دەربەندی خان و مەوداکەی 10 کیلۆمەتر و نیوە. بەهۆی سەختی ڕێگاکە 453 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. ماوەی تەواوکردنی پرۆژەکەش دیار نییە. بەڵام لە سەروبەندی بانگەشەدا پێچەوانەی قۆناغی یەکەم کە لەلایەن کۆمپانیاکەوە جێهێڵراوە کارکردن لە قۆناغی دووەم دەستی پێکردووە. وادارم ئەمە بانگەشی هەڵبژاردن نەبێ بۆی نزگەی 15 ساڵە بێ ئەم ڕێگایە دەستی پێکراوە بەداخۆ تایسێ تەواو نەکراوە بۆیە ئەگەر هەر ساڵی ئەتوانین بڵێن کیلۆنی و مەترونیە 2 کیلۆمەتر بکرایە ئێستاکە ئەم ڕێگایە زوو تەواو بوو نەماوەی ئێستاکە تا ئێستاکە خەڵک لەو مەینەتیا ئەژێ و هیوادارم بانگەشی هەڵبژاردن نەبێ ئەم ڕێگەی بۆ هاوڵاتیانی بەتایبەتی گەرمیان و دەربەنی خان تەواو بکرێ و دەستان خۆش بێ. بەڕێوبەری گشتی ڕێگاوبانی سلێمانیش نایشارێتەوە ئاڵنگاری لە بەردەم پرۆژەکەدا هەیە و لە هەوڵی چارەسەرکردنیدا. قۆناغێکیان لە لای کۆمپانیایکی ئێرانیە بەداخەوە زیاد لە 3 ساڵە ئیشی تیان نەکراوە هەم چەشەی مادی هەیە هەم چەشەی تەکنیکیمان هەیە لەگەڵە ئێمە پێشنیارمان کردو بۆ نووسنگەی بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت کە چەشەکەی لەواچ لە ڕووی تەکنیکیەوە چارەسەرەکەی تۆزێ ئەستەم بێت چونکە کاتێکی زۆری بەسەراتێ پەڕیوە و ئاسەواری کارەکان وەکو خۆی نەماوە داوامان کردووە بە شێوەک لە شێوەکان بە شێوازێکی یاسایی ئەو کارش لەوان پسەنگرێتەوە و بیرێ بە بەڵێندەرێکیکە و قۆناغێکیکەی هەیە ئێستا حالیان 10 کیلۆمەتر و نیوە لەو دی و ئیشی ئێرانیەکانەوە دەست پێکە تاوە کۆگاتە تونێڵ یعنی بڵین لە چنارەوە هەتاوە کۆگاتە تونێڵی دەربەنی خان ئێستا بە شێوازی گۆڕانکاری خراوەتە سەر پرۆژەی کەلار دەربەرین خان و کۆمپانیای بێشکان ئێستا کاری تیاکات. تەواو نەکردنی ئەم ڕێگا سەرەکیانە دوای نزیکەی 15 ساڵ کارکردن لە کاتێکدایە کە دەسەڵاتدارانی سلێمانی لەم سەروبەندی هەڵبژاردنەدا پرۆژەی بچووک دەکەنەوە و بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە کە زۆرێک لەو پرۆژانەش لەلایەن کۆمپانیاکانەوە دروست دەکرێن و لە بەرامبەردا زەوی نایەبیان پێدراوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام پارێزگای سلێمانی.